دەم باش تەماشەوانی نیژا گەلێکی بخێر بۆ تەوەرە ئیرۆژەیەکی ئەنکۆ بەردەمە ئیرۆیە بەرنامەوە مینبەرەوە مایکی خەڵک بێگومان ئیرۆ ڕۆژە جمعەیە هەموو جمعان تەوەر ڤەکریە دناڤی تەوەری ڤەکری داهێنێ نێژا دەکارن ئەو تشتێ هون دەخوازن کو پێشتر دناڤە تەوەرن شەش ڕۆژێ دنیان هەفتێ جهێڤی سەرنجاوە نەبوو کو هین ناڤاوان تەوەراندا ببێژن ئەنها ئین دەکارن پەیوەندی بکەن لە هەر جهێکێ بن سەرنجە و تبینین خوا بێژن گەلۆ لەڤێ وڵاتی مە چ دقەومە ژیانە ڕۆژانەیە نوێن هاوڵاتیان کوردستانê çawa dimeşe li vî welatî rew çawa ye li vî welatî sîstemê îdarî sîstemê siyasî sîstemê civakî çawa ye li vî welatî di niha da li gelek deveran bêguman werzê berhemên cotkaran dihêt li gelek deveran terî sêf îtir gelek berhemên husa çê dibin hijî çê dibin gelo ev cotkarê me di vî werzî da çawa ev berhemê xwe çandinê sax dikin çawa îstîfade lê dikin çawa aliyên peywendîdar cewek rexsandiye wekiriye li gor planeke dikme ke fêlen cotkarên me mifamen bin ew berhemê ewan hind zehmet pê veberî di niha da îstîfade lê bikin û gelek babetê din jî Valla bersan bêguman emro teweriye me tewerî kirawe weko xwe nazanin bêguman hemû rojanî şeş rojî heftê tewer heye zor berês heye eyan ew ê li çarçeveyê tewerekanî tir شش تەوەری تری هەفتە قسەی خۆیان بکەن بەڵام دیارە تەوەرەکە لەسەر ئەو بابەتێنێکی حەزیان لەسەر قسە بکەن ئەمڕۆ تەوەر کراوێ من لە خزمەتی سەرنج و بچوونی ئێوەی خەڵکی کوردستاندام وەکو هەموو جارێک لێرە خزمەتی ڕای گشتی خەڵکی کوردستان بە هەموو بیر و بچوونە جیاوازەکان هەموو مەزەبوونەتەوەکانیان هەرێماکە ئێستاش بێگومان وەکو هەرجار کە ئەرکیشە لە خزمەتی وەدام کێما لەگەلە مام قادر فەرموو ئەو کاتە دوات برای بەڕێز سەرچاو ئەوە ئێستا بەنزیل سەحرەکەی گۆڕا ئەوە ڕۆیی بەس خەریکن کۆبوونی گاز نەهێنن سەحرەکەشی بکەنە 700 دینار لە هەر لترێک ئەوە دەبتە هۆکارێک بۆ ئەوەی قەلاب و لۆری و ئەو سیارانێکی ڕاست تەوزیع دەکەن لە هەر سێ مەحافەزەی کوردستان کێشە دروست دەبی کە کێشە دروست بوو معنای وەیە چێ زەریبەکەی دەدا هاوڵاتی زەریبەکەی دەدا ئێستا لە هەفتەی 200 لتریاندانە لۆ ئەوانەی کە ڕازی تەوزیع دەکەن وا بزانم دەستیان لێ نەدەن باشترە لەوەی کە سەحریان زیاد کەن و کێشە دروست بووی لەناو خەڵک و زەریبەکەی خەڵک دەدا مەسەلەن ڕاست سبەینێکە دەرێن بڕۆن لە گەراجەکان وەرگرن ئەو زەیەکە ڕازی تەوزیع دەکرێت هاوڵاتی دەبێ بچی پارەی بدا و تەرسی بگری و ئەوە کێشە دروست بەڵێ بەڵێ تەماشەوانی نیژا بگومان دنهادا ڕەوشە لە عێراقێ ڕەوشێکی تایبەت دەمەشە لە عێراقێ ڕەوشە ئەمنی ڕەوشە سیاسی ڕەوشێکی تەڤلی هەڤە لە عێراقی حکوومەت نهاتکە تەشکیلکردن حکوومەتە نوێ عێراقی ئالیەن سیاسی لە هەف ناکەن لەسەر گەلەی پرسێن ستراتیژیک پرسێن ئەساسی بژیانە ڕۆژانە خەڵکێ ئەف یەکێکی بووە سەدەم کو لە عێراقی بێگومان ڤاڵاهی ئەمنی دروست بە گەلەی دەڤەر دەدەستێ حکوومەتە مرکزیدان نەمینن هەمان دەمژیدا باندۆرێکی سەر نەپەژراندنا بۆ جێ و سەر بوونەوەنە هەنە شاندنا موچێن فەرمانبەران تایبەتی لە هەرێما کوردستانê هەندێک دەڤێرن دنیای عێراقی ئەڤێژی بخوا باندۆری بێ یا شەمیە بە باندۆری تر بێگومان ئەف هاتنە بکۆم یا ڤان هەموو مشەختیایە لە مووسڵێ دەڤێرن دنیای عێراقی بە کوردستانê gelek ژمارەکی gelek geleka xelkê koçber bûne û bêguman evêjekî pestûyeke zor li ser herêma Kurdistanê dirûst kiriye taybetî wan deverên nêzîkî van deverana bû nimûna parêzgeha dihokê parêzgeha Hewlêrê derdorê nû heta mantaqa germiyan evê jî bêguman bandorî zor hebûye bale Eriyan li Hewlêrê we kayek Eriyan Kayek Eriyan televizyoneke tiskê tikaye fermo بەڵ کاکاریان ئەلۆ بەڵێ بەڵێ کاکاریان پێشتر ئاگالێ بوو کەس هەموو ڕۆژەی تاکیدم کە تەلەڤیزیۆنەکەتان کەسکیان لە کاتی پەیوەندیە سەر چاوم کاک هاریان داوای لێبوری نەکەین بەڵام هیوادارین بەڕێزانەوەی پەیوەندی بکە ئیتر با تەلەڤیزیۆنەکەی کەسکە لەو دەقەیە بەڵێ دکتۆر ئەم کاتە باش سەر چاو هەم نیشتمان و بەسێ لە جیهان لە تەنگەزەی قەیرانە و
چاوەڕوانی تیۆری تازە و بیرۆکەی نوێیە نەقەبەی کتێبەکان نەدرێژدا ڕێژی محەلیلەکان گرنگ نین دۆستانی ڕاستەقینی خەڵک و دڵسۆزی ڕەندەران و مەزڵومان بەرەی خەڵک و خەبات بە چەمکی نوێژێنەری و داهێنەری گۆڕانکاری ڕیشەیی کۆمەڵایەتی قەیران بە ڕەنگ و بۆیە چارەسەر نابێ قەیران بە باشکردنەوەی ئاستی ئاگایی هۆشیاری خەڵقانی زەحمەتکێش ڕەندەر و مامناوەندی ناقەس و کۆشک و وێلای ڕابواردن و هەوەسڕانی لە بەرەی خەبات نین بەڵام دەرگای خەبات کراوەیە بەرهەمی خەباتی ئەم نیشتمانە بیرمەندان و بیردۆزان لە ئاستی جیهانە خۆراوە تووشی قەیرانە و ئێمە بە هیممەتی خەڵق و ئیرادەی یەزدان بەڵێ بروسکیمان لەگەلە لە هەولێرەوە کای بروسکێک کای بروسێک فەرموو دیارە لەسەر خەڵتنیە بەڕێزە ڕێبار لە دوو بزەوە لەگەلمانە فەرموو کای ڕێبار نازانم خەلەلێکە چییە و بەڕێزانە ناهێنە سەر خەت دەنگە ناگا بەرحالی وادارم بارزان لەکەلێک چی فەرموو وارد باش برای بەڕێزم سەر چاو برای بەڕێزم هیوادارم نێم عاجز نەبێ بە بادیش قسە لەگەر ئەەکەم باش لە من کێبگەی من لە سۆرانیش باش لە دوو تێگەم قوربان مشکلم نییە لەوەیە برای بەڕێزم بەس وەختەکەم ئەگەر تۆزێک کورد بوو تۆزەکەم بۆ زیاد کەچکە ڕەخنەم لە نەک لە کەناڵ لە بەڕاستی لە هەندێکی ئەوەی برای بەڕێزم هەیە من ئەڵێم ئەگەر ڕۆژنامە نووس بێ يعني من ئەگەر کەسێک بم لە هەر لایەن کات حزبێک بم بۆ نمونە لایەنگیری حزبی گۆڕان بم ئەگەر من لە شوێنێک کار بکەم کە ئەو کارە بێلایەن بێ ینی کاری حکومەت نەبێت کاری حزبی نەبێت من ئیشم بە گۆڕان نییە گۆڕانەکە ئەم لە ماڵی خۆم بەجێدێڵم ئێتە دەسەر ئەو کارەکەی خۆم چۆن کەناڵی مەسەلەن چۆن ئەو شوێنە شتێکی بێلایەنە ئاوا کاری لەسەرەکەم هیوادارم ئەم کەناڵی NRT کەناڵێکە بێلایەنە بێ هیچ شێشێک مثلا بڵێن ئەمە لایەنی حزبی پارتیان لە حزبی گۆڕانیان لایەنی هەر بەرپرسێکی حکومی حزبی دادێت هیوادارم ئەگەر ئێوەش ڕۆژنامەکان لەسەر ئەم کەناڵە شتێک بۆمان تەرخان دەکەن یان شتێکمان بۆ دیار ئەکەن هیوادارم گەلایانی ما بە هەموو کەسێک بەدەن بە ئازادی خۆی قسە بکات لەسەر ئەم کەناڵە هیوادارم بۆکو برایکی بچکتان لێم وەلێگەن والله ئەمە سندت بۆ ئەخۆم من حتما دەنگدەری زۆر گۆڕانشم حتما کادرێکی گۆڕانشم بەس ئەم کەناڵم زۆر خۆشتر دەوێت لە کەناڵەکەی KAN چکە کەناڵێکی بەڵێ گای بارزان سپاسی بەرزتان دەکەین ئێمە بێلانین حەقی خوشمانە وەکو تاکەیەکی لایەنداری هەر حزبێک بین بەڵام ئەمە NRTە لە چارچەی سیستەمی NRT کێمەیەش بکەن دەبێت پابەندی پرەنسیپەکان و بنامەکانی کاری ڕۆژنامەنووسی NRT بن وەکو کەناڵێکی سەربەخۆ ئێمە دەبێت لێرە کار بکەین لە دەرەوەی ئێرە دەستی ئێمە کراوەیە لە هەر حزبێک وەکو تۆ لە هەر حزبێکی کۆدی قەناعەتمان پێ بێلەگەلیش بکەین ئەخیران ئێمە لێرە ڕای جیاواز وەرەگرین طبعا لێرە تاکەیە مینبەرە کە ڕای جیاواز خەڵکی کوردستان بەبێ سانسۆر بەبێ ئاراستەکراو بەبێ ئێمە بەس وەرەگرێ بەڵام هەندێک بەڕێزان هەیە کە زۆر مەسەلەن ڕۆژانە پەیوەندیەکەن پێمان بەش ئەوانە هەندێک جار ئەگەر ئازیەتیان نەبێ ئوفیان هەبێ ڕۆژەیەک بەوەی خەڵکانی تر پەیوەندی بکەن لەبەرەوە لە دەریشەوە گلەیمان لەسەرەوە دێتە سەر بەڕێزم بڵێ خەتاب لە چەمچە ماڵەوە ئەم کاتە باش بەڕێزم سەر چاوم خۆشی بەرنامەکەتان لێکەم بەڵێ خەتاب سوپاس فەرموو من ئەمەوێت لەسەر بودجە قسە بکەم بەڵێ بەڕاستی ئەو کاتەی کە ئۆپۆزیسیۆن لەسەر دەسەڵات نەبوو ئەوە دێمە بە بودجەی ناوخۆ و بە داهاتی ناوخۆ بە نەوت ئەتوانین کێشەی فەرمانبەران چارەسەر بکەین بەڵام بەداخەوە ئێستا لە سەرزاری خۆیانەوەڵێن لە سەتا 20 بەشی فەرمانبەران ناکات ئەمە یەک دوو ئەو ئومێدە و ئەو شتمان کە لە بزنەوەی گۆڕان ویست بەڕاستی وا دەرنەچوو پێگەی خەڵک بۆ دەنگی پێیاندا کە کارێکی وا بکەن کە خەڵک بێتە ژیانێکی خۆشی هەبێت بەڵام بەداخەوە ئێستا من خۆم حالیان خۆم دەرچووم لە ماڵەوە دانیشتوم پێگەی برادرم دەرچووە لە ماڵەوە دانیشتووە ئەمە تاکەی گەندەڵی ئەوان بودجە دابینەکەم بۆ حزبەکەی خۆیان بەڵام بەڵێ ئەحمەد دووکێت گەرمەیە کاک ئەحمەد کەرەمکە کاک ئەحمەد سلو کاکە چاوانی باشی تو باشی گەلێک سوپاس کەرەمکە
اگه تلفزیون خواهی کیم که کاک احمد آنجی دیر کبی باله بلا سر چاوی خاص سریع گلک سپاس باله کاک کار ما مقام سر پیشمرگی آخرین گوته زکات سوی که هرین گو زکات خوب دنه پیشمرگی اره زکایی بس فتش نگشت پیشمرگی هی بساید من شنگاری من کرکی که دواجه بادا اما بز مسئول زکات دارید هر مسئول که شامل سی بده مقدمي حطوها عاملي ويو وعامل شوفاي هيك 2 مليون و 3 مليون قلت تشتري ما جاي باش ما جاي او هذا مقطع واديني باي بدي حطها هيزي حطها بقولوني وشربت بيت وقافر بن وطاف بيت همي بو مسؤولات تشتري ما جاي باش ما جاي hangi dava fakira, dava kemanda maçetevi, dava fakira, dava beşor, peşmerga bebe bir şey. İşte peşmerga kaldı kaçlı ha. بله کاک احمد افجلی هبو جهندک آلیان و جهندک هوالان بگمان لفر لور بحثی شواز کم کرنا و هاری کاری بویزا پیشمرگین کردستان بتایبتی جوارگتن آنکو او پاره او دولمان دا و مقاوله واندای لهندک دفران گل اف پاره چهات یکم کرن اف پاره حقیقتا گش که هزا پیشمرگی کردستان آنه اف پاره چهات که صرف کرن حسابا بانقیا و پارل کیویه دسته کی دایه کی تصرف پید کرد اگر اف پاره گشت بیت هزا پیشمرگی کردستان که آمار که فعلا تأکید کن اف پاره داتا گشت که کیره و چهات که صرف کرن چهات که صرف کرن حسابا بانقیا وی پاره کیویه اول سرنجه که بگمان گلک جاران تبحث کردن بتایبتی لهندک دوران لدو که جد بیشم سری بابتی گلک پرسنه اف پاره کم کردن کا حساب بانقی کا حتی پیشمرگی جبزانی کا فعلا کیویه و بوچات که صرف کردن رای گشتی های دار بیت اف خیرجی کی های دار بی خیرای بلاش نچید بله محمد اشاری سلیمانی که محمد فرمو ام کاتو باش سر چاوم درباره ام بنزین الین درباره بنزین الین بان کودو هوا بنزین بو تاکسی با 500 دینار بو خصوصی با 800 دینار به اما هر یک حکم دی و یک کارنیه جا اما درباره او پارلمانترانه که معارضش بون سنگ خواده شونه تا معارضه و سنگ درو خواده لبرای که سنگ که خواده او سنگ خواده هر زنی بو خلق بخنه ولات و شهروانی و کاری بو خلق بیان بس اوان بالعکس بجری خلق تونتر کردو کاری خلق هم بو خلق دانه و لبرای گرانی چی زوری انقصه ناو بو همو جوری بو خلق لگر رئیس سوال ما بله سپاس سرنجی توشه کاوار دوکی الو دم باش برش دم باشتر باشی جان گلک سپاس کار کریم که برای اسم بید سردو تورید گرنگ با ما اگر داری بجی نبودی بیدار و مختیم کسی گریده بکن سر چاوا هجایی سبارت از بار وکو روزنامه بان جاوا آگهش بیوی چنده های اوراپرسیا کشلای کچکستی امریکا با حتی گرنج بانده که 100,000 دنگ هبن 100,000 توقع هبنی در الکترونیش بانده که بشن که امریکا سر بخویا کردستان باق بیتو کرد اجندا خدا عرب البری آرمان جامش بگوتنه عرب بوچی دزگیهن راگهاندن این آرتی و تانوکه وکو پیتوی گرینگی ندادی بابت بوچ روزانه دهان جارانه که رکلام ناف برکن بابت ناف برکن تورن خدا ناف برکن اخبار خدا بوچ حتی نوکه گرینگی نداده کلسانی غابه کارک مصیریه و گریدای مهمیابه اما سبارت بی یا دویجی اگه که کاران زیاد رقصب که بله که کار کنم که گیان یا دویجی مدبید باس لیب کم دم نوری مالکی حاتی سردانا برس طلبانی سلیمانیه بوچی و کنال این آرتی مادمی خودان کنال که سر باخو بیلاین و هر چیزی گرینگ روزانه از روزه ویدا روی دادن این گرینگیه دنه و کنه تورین خوی سرکی بوچی توی روزه دا مایکا آزاد آن مایکا خالی که توی روزه دا هوا سر هنده توری خونه وقت بله که کار وی روزه مبخو برنامه کرد بو اون رک توری میجی سر هنده بو اکش بیراتا بیت بیرامتت بینرجی شاهدن وی روزه رک توری من سر هنده بو و رک جیب سر سانده ما بحث کرد بله و سیام جی برای گلک جاره ام وقود البر دو که ام گلک جاره پیوندی بود کن بس پیوندی مأتین و ناور کردن بله سر خواه مجی ویجی گلک ده مدبران بگو من وقت قزول سر پیوندیت مایه ایتر اکی مثلا که کردید بیشن گندکو و گندورک لکردستان اوه تا کمین برد وقت السر هی خالی کمو حسکت پیوندی بکد امجی خوشحالین کرد کسی سرنجای بیت آرگیتن سرنجکاته گله جه خدا بو
اوجيك افرا برسيه بو كردستان بيت الابيض لو قلت كوش خاص في راغاندي رابرسي سر بخويا كردستان كو خونامو كردان بو دزجين اعلامي كبرسه كنتويه استراتيجيكا جل جرنغواز كيارا بو اهتمام بينادن شلا يا اخوا سرنجاتو كو خورته كدوكي كاي كاورا زجين ما رب براتين ارتي كفعلا بابتك جرنجه كاي كي وافرمو كاي كي ولا قراخ اروان يواري تو يواري هر چوار پاسه كردستان والله زور سپاس فرمو من زور 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 زورك زور داولي بردن لتو كم بو وقليتي زورم لقوران هي كوا بو داي لبرن لبنك يا اخر من داي لبرن ليك يمكن نازل ولا سرشي اساسك خصمتي ما بدل لنا بو رتبوا لا بسبيك نوع بس هو برنامج شي يعني لسرشي كايكي وابا بزانين يعني كوا برنامج ام هم برنامج كدار رتبوا كوا برنامج كيتي كوا كامية كبمنالي جيان واو نود واو او هج بروام يقدنك بروام فينا ماوا بل هو سرنجي خلك لسر احزاب كانوا برنامج كان يعني كبو خلك طرح كانوا قصي لسر كانوا ام دنيا اكين ببحشتي برينو ام كردستان نظام تشيلي كينو كفعلا لا واقع وكو خلك لا واقع ودرناش استا خلك وكو جاران نيه خلك كرياريان بي باشا كفعلا اواني حزب كان لين برپرسه كان لين دبي براكتيزه بكن اگر براكتيزه نكن خلكي كردستان توا بروايان بينيه هر حزبك به هر کسی بر برپرسه به او سرنجی خلک برزان بله همین مال گله کای کمی له لیر الو بله او کاتت هم باش هم کاتیکت بس خوشی دیده کم کاتا کار لبرنامج زور سپاس استبارت بنزين يعني بداخل او لاني او لا يعني كوا ايش هالبجاردن وكهاتنا غورباني ميداني سياسي بلين زوريان بو خلكنا ذاك وبين السر ببين بيننا حكومه وهذا كاين والله بداخل بلين كان يعني هم يتروب خلق اشتكى زوز القيلانه شي ناخوش دا كوا دبيني كمي بنزينه كمي كهربايا موسي فرمان بران دو خرايا بتايبتي امثال كجيجني رمضان بو خلق بس بجيجنا ندرسو لبر لبي زور كسبو كريسيبو كري خانينا دابو جلو برقي بومنا لكاني نكريبو كلواني زور خلق هي بعض كبري بيوزنا كتو او بابا سن بيوزنا كاتني مال كردستان شين دولة بله پولا له لیر او کای پولا سلاولتو کاکار ل بیدرانی ان ارتی برزیش زور سپاس له برستانش فرمو لکاردانوی او بارودۆخەی کە کوردستاندا پێی تێدەپەڕێ وا دیارە شەڕ دەرگای ماڵی کوردی گرتووە نابێ بە هیچ شێوەیەک دەستەوەستان بوەستین و ڕێز و خۆشەویستیش بۆ پۆشمەرگە قارەمانەکان لە کۆبانیەوە تاخانەقین دێبینیەکم هەیە دێی داخەز بەڕاستی لە هەولێر و لەوانەیە لە زۆربەی شارەکانی تر لە کاتێکدا زۆربەی پێشمەرگەکان کرێچینە کەسی هەندێ نەفز نسم خۆیان بە کورد دادەنێن دەچن لە سەیتەرەکانەوە خۆڵی ئەو عەرەبانە دەگرن و خانوەکانیان پێدەدەن بەبێ ئەوەی بزانن ئەو عەرەبانە چەند کوردی کوشتووە چەند کچی کوردی ئەنفال کردووە خۆشیان بە کورد دادەنێن بەڕاستی جیاوازێکیان نییە لەگەڵ ئەو جاشانەی کاتی خۆی لەگەڵ سوپای داگیرکەری بەعرس هێرسیان دەکردە سەر کوردستان بەڕێزم بۆ وا دەکەن ئەگەر بێت و کەرکووک بێنینەوە یادمان کاتی خۆی کورد چەند هۆزێکی عەرەبی حەواندووە بەڵێ مە پرسێکی گرنگە زۆربەی پێشمەرگەکان ئێستا لە سنگرن و کرێچین بێگومان بەشێکلاوان حتا لەم بەرنامەیە پێشەرێکە جێتان لێ بوو دووبارە بووتەوە لەمەیە حتا خێزانی ئەو پێشمەرگانایە پەیوەندیان کردووە ئەوانەی هەندێک کەس دەبن هەندێک کەس نەک هەموویان ئەوانەی خوا پێیان داوە خانوویان هەیەوی تەرگیرفانیان پڕە ئەوان پێیان ئەڵێن لە خانوویەکەی مەجوولکەیان کرێکەمان زیاد کە لەبەرەوە عەرەب لێرە تاوا دینمە خۆنە هەنی زۆر ئەسەیە بە ئەوان ئایلی پێشمەرگە هاونیشتیمانی خۆی فڕێ بداتە سەر جادە کەسێکی دیکە بخای بخێتە خانووەکە لەبەرەوە پارێ زیاتر بداتێ تا چەند گرنگە بەرەزان هەستی نیشتیمان پەروەری لەلایەن هەر کەسێکە بێ بەتایبەتی ئەوانەی خۆی پێیان داوە ئەوانەی کە خانووی هەیە کە ئیمکانیاتی هەیە یارمەتی کەسوکاری پێشمەرگە بدەن بڵێ
کاوە لە کێرکووکەوە کای کاوە بەڕێزانم کاتان باش سەر چاوم بەڕاستی بەکەم خۆش دەسۆشی لە برا پێشباگەکانمان بکەین لەو سنوورەی کە لە کەرکووک بخەن بە شەنگا لە خاناتین دەورێکی باشە نەبووە بەڵێ هەروەها بە خەراتەی گەرم و پاڵپشتی بۆ جناوی سەرەوە کارێمی کوردستانەکەی کە ئەو دەورێکی باشی بۆ هاتنێکی معنەوی بوو لەگەڵەوەشە بامان شێوە دەستخۆشی حکوومەتی هەرێمەکەین لەو سیاسەتە سەرکەوتووی کە لە بواری نەوت بوو هیواداریان نەوتە بێت مای خێر خۆشی و ئەو موچانێک دوکەوتووە بتوانین هەرێمی کوردستان تامین بکەین لەگەڵەوەشە بەڕاستی داوا دەکەم بەڕێزەکەدانەکەم گرنگێکی تایبەت بدەن بۆ ڕاپرسی کە کرێتەوە ڕاپرسێکی گرنگەوە ئەوەی کۆنگرێس ئەمریکا دایناوە ئەوە هۆکارێکی باشە کە پێویستی بە واژەی 100,000 ئەوە دەکرێن داوا لە ئێوەکەم ئەوانە گرنگی باش بدەین کوردستان تیڤی دەورێکی باشی بینە داوا لە کەناڵەکانی تریشەکەی ڕاگاردن کە ئەوانە دەورێکی باش هەبێت لە مۆزوع بۆیە لە کۆتا قسەکانشم بەڕاستی داوا لە هەموو تاکی کوردەکەم ئەمە بابەتێکی گرنگە کە هەموو لایەکمان بەیەکەوە یەکدەنگ و یەکڕەنگ و سەرخستنی حکوومەتی هەرێمی کوردستان هەر شەرم کەین لەو برا پێشمەرگانەی کە لە بەرەکانی شەڕن بۆیە داوا لە هەموو لایەکەن پشت بەخوای گەورە ئینشاءالله سەرکەوتنی گەورە بەڵێ ئەریان مالەگەلە کاکە بەڵێ فەرموو کاکاریان خەوەتێبینەکەم لە بۆ بەرنامەکەتان کەتان بەرنامەتان دەورێکتان نەکرد بۆ لە ئەلۆ بەڵێ جێملێتە کاکە تێبینەکەم لە بۆ بەرنامەکەتان کە تا ئێستا هیچ بەرنامەیەکتان لەسەر وەکیلەکانی بایع نەکردووە هەر وەکیلێک بەکەیف خۆی پارەی لە هاوڵاتیان وەردەگرێت هەندێک وەکیلی لە 1000 دینار وەردەگرێت هەندێک وەکیلی 1500 وەردەگرێت هەندێک وەکیلی 250 وەردەگرێت ئایا حکومەت ئاگای لەمەیە کە ئەم وەکیلانە بەکەیف خۆی پارە لەم خەڵکە وەردەگرن ئەنی پارەی چییە ئەو پارێکە خەڵێکەچێت ئیتر کەلوپەلەکانی خۆی وەرەگرێەوە پارە لە بەرامبەرەوە لە خەڵک وەرەگرێت بله عندك وكيل 1500 وردقريت عندك وكيل 250 او على وردقريت اما بو يعني يك سعريان هي بي ياساري خراوه كفعلا هم يك سعري تثبيت كراوه به هذه كيف بكيت تقول وردقريت كيف ناس يعني شو يقول يا اي حكومه قال يميها بەڵێ کاگەریان ئەبە لەسەر بایعەکان وەکەوە بەڕێزارێک کە بە کەیفی خۆیان پارە لە خەڵک وەرەگرن لە کاتێکە ئەم کەلوپەلی خوارن کە بۆ خەڵک دێت هی بەڵاشە لەسەر حسابی نەفتە بێگومان نەفت مقابل خواردن بەڕێزان کە بڕیارێکی کۆنە نەتەوەی گرتەکان ئەو کاتە قبول کرد بوو کە ئابڕۆقە لە سەری ڕقمان بوو تا ئێستا کاری پێگرێ ئەمە بەڵاش بە خەڵک دەرێ بوو پارە بایعەکان بەم شێوەیە پارە لە خەڵک گرن هەر کەسێک بەوەزی خۆی کۆم بەڕێزاڵێ فاتمە لە سلێمانی ئەم کاتە باش بەڕێزم سەر چاوم من لە ڕێم کەناڵەوە پرسیارێ لە ئۆپۆزیسیۆنەکەم هیوادارم گوێیان لە پرسیارەکەمەوە بێت ئەو کەناڵانەی کە هەمووشە لە ئەو پەرلەمانتارانەی کە سەقلیانە کوتا لە پەرلەمانە ئێستا ئەوانە کەناڵێکی ڕاستە خۆیان بوو کەناڵەکانیان داخست ئایا پرسیاریان لێکەم مشکیلەی کوردستان هەمی حەل بووە کەناڵەکانیان داخستووە ئەمجارە کاکە عەلیش ئەڵێ جارێکە لێمان بوەستن ئەو جارێکە خەڵک بوەستێتەوەکو گیرفانی ئەوان پڕەبێ هەر چاوەڕێ بێ گیرفانی یەکێتی و پارتی بە 23 ساڵ پڕ بوو ئەبێ خەڵک 23 ساڵی تر چاوەڕوان بێت ئەتا گیرفانی گۆڕان و یەکگرت و کۆمەڵیش پڕەبێ ئەبێ خەڵک چشیانێ بەرێتە سەر ئەوانە ئێمە لە داهاتی ناوخۆ کێشەی کوردستان چارەسەرەکەین ئەی بۆ کەناڵەکانیشان داخستو ئەزانن کە نەجێ ڕەخنەی خەڵک بۆ نایەنە سەر تەلەڤیزیۆن داواکەن بڵێن خەجاڵەتین خەڵکی نە کوردستان خەجاڵەتین خراپەمان کرد بەرانبەردان بەڵێ بروسێکمان لەگەلە لە هەولێرەوە ئەلو ئەو کاتە باش سەر چاوا کاک بروسێک باشی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم گەلێک سوپاس کەرم کە زۆر سپاس با ئەمە دەربارەی انتخابات ئەوکەم باسکەین ئەمە لۆ وە لە خۆمان بکەین ئەمە خۆمان سەفر لەو ئەو خەڵکەمان لێداوە بۆ خۆمان دەگمان لەو خەڵکانە داوە بێگومان ئەوە نەچوونە پەرلەمان هەمووی لە مەنسب چێ گۆڕایە لە وەزارەتەکان چێ گۆڕایە چیان زیاد کردی حکومەت لە غێرەزی موچەنەدان و ئەزمەی بەنزین و شتگرانکردن تیکە هەیە یعنی ئەو خەڵکەکە بازەکە دەرێ حکومەت بانەرێ ئەمە وەبرێن ئەمە دەگمانداتی خەتایەکە لە حکومەتەکە نییە خەتایەکە لە خۆمانە بەڵێ کوردستان لە هەولێرەوە ئەلو بەڵێ ئێوارتان باش ئێوارە باشتر فەرموو ڕێزم بۆتان هەیە دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس بەڕاستی من بەر لەوەی دەقەکان بۆ من دابنێن نووسێکی زۆر گرنگم هەیە بڵێم بەڕاستی دەقەکان ناخۆشی کردە چکە ئێمە دڵمان پڕە بەڕاستی یەکەم گلەیم ئەوەیە فەرموو قسە بکە دەقە زیاتر دەدەینێ فەرموو باشە من یەکەم گلەیم ئەوەیە
بۆچی تیمی کەناڵی NRP لە دەلەولا قەدەغە کراوە ئەوە با پرسیارێک بێ بۆ کەسانێک کە خۆیان بە بەرپرس دادنێن ئایا جیاوازی لە نێوان NRP ڕوودا و کوردستان TV کەناڵێکی تر هەزارە کەناڵ هەیە بابڕین 20 کەناڵ هەیە کەناڵی ڕاگەاندن بۆچی تەنها کەناڵێک سقوت بکرێ لەبەرەوەی ڕاستۆی دەنوێنن ئەوە پرسیاری یەکەمە ئایا بەرەوەی کۆتایی بە پرسیاری یەکەم بێنم ئایا لەم شارە لەو کوردستانە لەو وڵاتە جوانە شتەکان پێچەوانە بوونەتەوە درۆ بووە بە ڕاستیش بووە بە درۆ بۆ چێەوە بێتن دووەم لە حەزەتم لەسەر برا پێشمەرگەکانمانە زۆر بەداخەوەکەم شەولەیەکی لە بەنزیخانەکانی شاری هەولێر پێشمەرگەیەک بە هەموو توانا و هێزیەوە لەبەر منداڵێکی دەورود دەپاڕاوە دەیگوت بەنزینم بۆ تێکە یەکەمین ڕۆژمە جەژنم لەگەر ماڵ و منداڵی خۆم نەکردووە بەرگری لە تۆ دەکەم تۆزێک بەنزینم پێ بدە بۆی خێزان و منداڵەکانم ببینم کەچی نەیدەدا ئەو بەڵام دەیدا بە کەسێک کە سیارەیەکی بڵندی پێ بوو کوڕە مەسئولێک بوو زۆر بەداخەوە ئەمە لە چێوت بیستەوە ئەمەی توواڵێ ئەوەی پێشمەرگە ئەوەی کە من باسی دەکەم لە ئەوەی تەلەڤیزیۆنەکان نەمخوێندێتەوە لە سایتی ئینتەرنێتەکانیش نەمبینی وە کوێشم بەڕاگەیاندنی ئەم بەڕاستی ئەو خۆم بە چاوی خۆم بینیومە تۆ خۆت بینی تێکە مەسەرەکە بابوو بەڵێ لە شاری هەولێر لێجێ لە بەنزیخانەکان حەز دەکەی ناوی بەنزیخانەکە سۆڵێن بەڵام بە نەبێتە هیچ ئەوەیەک من دەتوانم ئەو ناوی ئەو بەنزیخانەیەش بە نهێنی بدەمە NRP لەبەرەوەی لەم شارە هەموو شتێک سقوط کرا بەڵێ کوردستان خان سپاس بۆ تۆ پێشمەرگە هاتووە ئیتر بوو یارمەتی نەداوە لەوێ وەکو خۆت ئەڵێی زۆر جار واستەواسەکار هەیە بەرپرسەکان کوڕە بەرپرسەکانەوەکو خۆت ئەڵێ بە سیارە بەرزەوە دێن ئیتر ئەم وڵاتە نازانم خەڵک گرێ هەیە بەڕێزان لە زۆر لە سیستەمی ئیدارەکردنی ئەم وڵاتە سیستەمی سیاسی و سیستەمی نوێنەراتی و نازانم تەشریعات و یاسادانان و لەسەرەوە تا خەراوە خەڵک گرێ بە کۆیەوە جێتان لێ بوو ڕەوشەکە وایە بوو وایە ئەنی ئەوە سەبەب خەتاکەی خەڵکە کە هەر خەڵک دەنگی بەوە نەداوە کە ئێستا بوو خەڵک گلێن لێکە بوو ئەن فعلەن خەتە ئێوانەیە کە زۆر بەڵێنی زۆریان بە خەڵک داوە چۆنە سەر کورسی هەر پارلەمانتارێک 7 ملیۆن دینار تەثبیتی کردووە 6 ملیۆن بۆ حزبەکەی خۆی 10 ملیۆنیش 500 بۆ خۆی دواتر بوو چی پێڵێن حرەسی خۆی دواتر نەسریە و نازانم چی دواتر ڤێلا شقەیەکی ئەخیر مودێل پێداوە دواتر سیارێکی بۆ کردووە تا دوایی ئیتر خەڵکیش مشکلەی خۆیەتی پێتانوانیە وابێ هەکەروانە بێ بوو بەرسەوی خەڵک هیوادارم بدرێ لەبەرەوە خەڵک گلێ هەیە دەرچا دۆیکێکا درشێت فەرموو الو دم باش کاکار دم باش گەلێکی بخێر زۆم لەج حەق بچێکی بۆ خزنیۆنە کۆرەوەی سەرسەرێ تای حەقەیە و ئەکید دو نقطەیەت هەنگ دو نقطة نقطەیەکی نقطەیەکی بۆ قەناتێ نارتی وەختی پێشمەرگەیەک ئەم قوربانی دەجیت بن بلا نەبژێت فلان پێشمەرگە بی قوربانی سوبایەت پێشمەرگەمە ئەش مرم ئەس قەبیل ناکەم بژێت فلان پێشمەرگە قوربانی بی بلا بێت شەهید بی وانە ئەوێک ئەرێ ئەبرا نەبێت قوربانی بی مرۆڤ ینی شەهید چێترە بێت قوربان چکەم شەهیدە خودێ ئەڵا من بەحەشتەیەکی دیفاعش کوردستانی بکرد و یا دوێژی خلفارات پێشمەرگەی زکات خود دەتێ خودی حق بکات پێشمەرگە پارەسەر سەرێ خۆڕا پاوێت دژە بۆ ئەو نیە سنگی جەفاتگرن و شەریفگرن و بەس جێگەی وەختیش بدە من بەڵێ بلا پارێ کورد دوو سەرکردە دوو مەسئوڵە مەسەڵەن تێنە بچنە لەبنان و بچنە تورکیا دەفتەرە تشار دەفتەرە سەرف بکەن درۆژێت عەیدی سیاحی بڵاوی پارەی دنە پێشمەرگ بەڵێ کاتە شات ئیتر قوربانی کارینانەوی دەسەواژەی قوربانی پێشمەرگە قوربانی ئاخ و گەل و نیشتیمان و وڵاتی خۆیە ji bûna parastina vê ezmûnê parastina welatê xwe xwe giyanê xwe kira qurbanî an şehîd bû bêguman pêşmerge rêzdar e qurbanî dana wî jî gelek rêzdar û pîroz e bale diyarî li Akirê Ziyad Akirê gelmeye kak Ziyad keremke الو کاکا شوانی والله باشین تو چای دست خوشاته و برنامه‌ات کم بله سپاس کرم که والله کاکا من سر برنامه‌ی کمالاتی پیشین سر برنامه‌ی سیاسی هم تای بینم پاک بینم بله کرم خود راکین کرم که واسه جرق جاره مثلا نفس سیستم سیاسی ده وقت احزاب در کوید افضل بدهد کار سر به چنده کد بو خربکن حکومت کردن دنگ خلکی هنگام صاحبین برنامه آن برنامه اپوزیسیون سیاسی در ما کردن 4 سال بوری لما أفضل داينا خلقي نشوا بارنا أطاراتك
بەداخەوە کای زیاتیوی داریم پەیوەندی بکەتەوە بەڵێ بەرزان دوای ناوبەرێک بەردەوامە بین بەڵێ تەماشاوانی نێژا گەلەیا خەڵکی سەر فۆرما حەزبیت وی وڵاتیە گەلۆف حەزبێتێن سوزێت دەنە خەڵکی ئەم دێ بووە وکەینە پەیرە و پرۆگرامێکی داتڕێژن و سەرنجا خەڵکی ڕادکێشن و پاخفنێ جوان و نەزانم چی و ئەعلامەک و پارەیەکی گشتی بودجەیەکی زەبەلاحل بەردەستێواندای خەڵکیە ji bo ku gelek bi canî biçine nav xelkê propaganda bênekirin gelov hizbe van peyro programên xwe van sozên xwe bu xelkî cibêcî dikin aya xelkê Kurdistanê di niha de geşkevê qenaetê di niha de ke fêlen beşekê zorê şan gilêyê dikin geşkevê qenaetê ke fêlen ev hizbên tên sozê denewan balêna denewan ev endamên parlemanî tên balêyan denewan ev nizanim parêzgar û serokê civatê û heta dawiyê balênê denewan eger balênê xwe cêbecî nekir آیا اف خلک ایرادوی گشت که وی حدی که اف ولات وانه اف ولات پوانکریه هیچ حزبک و هیچ برپرسکنینه گشت که وی قناعتی کد مستقبلی دا جاره کدن دا خازب کن گرانتیه که حتمی ورگرن که فعلا اوید بیتن نروان خواسته که نانجی بجی نکد برسوکادی هبید ما في خلکی چیه دمه که دا پارلمانتاری بدنگه خلکی چه ویره اوی پارلمانتاری خدمت خلکی نکه ما في یاسای خلکی چیه که خلک هر هیچ نبید اصلا گیتوی حدی حتی صحباتی قاجر في پارلمانتاری بکن جبر کوی چویر خدمت خلکی بکن نه خدمت بریک خو خلکی گلیل فرما سیاسی شواز اداره کرنو اونی نراتی کرنا خلکی هيا احزاب اندام پارلمانی برپرس خلکی گلی شو هيا بله کارزان مخموروا کای کارزان واره باش بره سرچاوم مخمور لا مخموره ولا کار جان پێشەچێ من دوو خاڵم لێ باسی کەم باڵێ فەرموو یەکەم شتێکم جێرە بۆ نازانم سەرۆکی وەزیران هەرێم بابەتێکی وجداندووە وەکو نازانم هەندێک پارە کەرخان کە بۆ وەزیرەکان خانیان نوێ شتە شوا بووە یانە دەو ڕۆژە باس کراوە هیوادارە بەو پارەی کە دەرخانی دەکەوە یان بیدات بە وەزیرەکان بیدات بەنانێک بۆ پێشمەرگەکانی لە سەنگەر خاڵی دۆمیشتان داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین هەموو سەنگەرەکانی کوردستانی بەسەر کردوتەوە بۆ سەردانی مەخموور بکەم لەم دوو شەوەی ڕابردوو تەکدارانی داعش لە دەورا پشتی مەخموور بە تەکدارێکی زۆرەوە بە هێزێکی زۆرەوە لە مەتیقەیمە بوونە و زۆر نێزیک بوونە لە دەورا پشتیمە بەڕاستی خەڵکێکی زۆر یعنی ناڕزای دەردەبرێت لە نەبوونی پێشمەرگە لە کێشی ئەو وەزعە لە گوندی دووگولکان بەڕاستی ئەوە ئەمە کە بەدەستمان گەیشتووە لە سەرچاوەکی برادەرێکی ئەمن کەس لەو گوندەدانیە لە غەیری دە کەس نەبێ بەڵێ کارزانیەوە دەرەسانی جوتە گەشتی بێ ئەوی تریش باشە بەرپرسان سەرۆکی حکوومەتی ترکەم وەزیر بێ بۆ ناچەند یارمەتیا و خەڵکانە بدەن کە خانووان سلفی عقاریان وەردەگرێتە خانووان بە نیوەڕووی بەجێهێشت و لە ناوماڵی خەڵکاژی بۆ ناچەند یارمەتی ئەو گەنجانە بدەن کە سلفەی زەواجیان نووسیوە تا ئێستا سلفەکان وەرنەگرتووە بۆ ناچەند یارمەتی ئەو کەسانە بدەن کە لە کرێکیە لە نەداریە خێمەیەک لە سەرجادە ئەدەنەوە لە ژێر خێمەکەی ئاخەون بۆ ناچەند یارمەتی ئەو خەلکە هەژار و کێم دەرامەتە بدەن کە فعلا نەخۆشە ناتوانن حەبێک بکرن لەبەرەوە پارەیان نییە ئیتر بە وەزیر چەند دەفتەر دولار تەرخان بکرێ بۆ وەزیرێ بچێ ناوماڵەکەی بگۆڕێ هەنی بەڕێزان بەرپرسارەتی لە وڵاتی ئێمەیە چوونە بەرپرسارەتیەوە بەرپرس لە ئاسمانەوە بژی ئەوانی تر لە خاری خارەوە بژین بەرپرسارەتی لە وڵاتی ئێمە ئەوەیە مادەم بەرپرس بی دەبێت هەموو ناز و نعمەتێکت هەبێ ملەتەکەشی چی بکە چی نەکە مشکلەی خۆیانە یاسای بتو تەرتیب کراوە باوەزی خۆت دەرگای بانقەکە و کراوەیە و هەموو شتێک بتو هەیە بۆ خەڵکانی تر هیچ نییە لە کاتێکە لەسەر دەنگی خەڵک لەسەر شوڕەشی خەڵک لەسەر قوربانیدانی خەڵک لەسەر نەگبەتی و ماڵوێرانی خەڵک ئەمە بەرپرسە لەم وڵاتەیە بەرپرسارەتی چوونە ئەخلاقیاتی بەرپرسارەتی خزمەتکردنی خەڵکە ئان پاراستنی بەرژەوەندی تایبەتی خۆیەتی چۆنە ئێوە خەڵکی کوردستان شادن چۆنە ینی چۆنە بەرپرسارەتی لێرە محەممەد لە شاری سلێمانی کای محەممەد کاگە کارجانم کاتەوە باش سەرچاوم لە فرسەتێکی بچووکە یەک پرسیار ئاراستەی جەنابەت دەکەم وەکو ڕۆژنامە نووسێکی چالاک هەڵبەتە ئاگام لە هەموو مەقالە و نووسینەکانتە کە خوێنمەوە وەکۆکەی لە دەستگایەکی بێلایەنە ئیژەکەی بە سپاسەوە ئەرچێکی زۆری کێشن بەڵام من یەک پرسیارم لە جەنابەت ئەوە وەکو ڕۆژنامە نووسێک ئەڵێم هۆکاری چییە خێرە ئەم هەموو تەلەڤیزیۆن و قەناتانەی ئێمە
وەکو ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە ڕاستەوخۆ هاوڵاتی قسەیان لەگەڵا ناکە بۆی على الأقل هەندێک لەو کێشانەی کە ئاراستەی ئێوەکەن و ئێوەی پێوە مەشغوڵەکەن ئاراستەی ئەوان کەن و جوابێکی سەریحیان هەبێ ئەگەر جوابم بیتەوە کۆ ڕۆژنامە نووسێک کای محەممەد کام بەرپرس بەسەرچاومەکە پێم بێ جا بدەدەمەوە باسکان بەرپرس من تێنەگەیشتم ئەنی بەرپرس کامەیە ئێستا کرد وەکو بەرپرسی نارتی ئێستا بەڕێوەبەری نارتی بێگومان هەمویان متابع بەرنامەکەن زۆرجار پێشەوە بینە بەرنامە دانیشین بەم شێوەیە ئەنی ئەوان جێ لە سەرنجیەوەیە ئەستا ئەم تێلەڤیزنەی ئێوەیە ئەی خەڵکە هەنی پێمان بەشە بە سەرنجیەوە دەوڵەن ئەکرد مەبەستیشت بەرپرسەکانی تر بێ خەڵکانی تر بێ ئیتر ئەوان بەرپرسن ئەو لەسەر خۆیان نەمێتەوە ئایا جێ لە خەڵکی گرنیانە بەڵێ ڕەجەب شێلات دزێ بەڵێ کاک ڕەجەب کۆنتاکۆ تۆنی بۆشی وەی سەرچاوە ئاسمۆڵە منۆ شێڕۆزیاژی بۆ دینی مایکیتا بەڵێ و ئاس پێشمەرگەم ئاس بۆ دینی مامۆڵە منۆ شێڕۆزی ئاس پێشمەرگی لیوە هەشتم بەڵێ پێشمەرگی لیوە هەشتم ئەگە قوارتۆ ئەم بگە باسیگە داعش عمل باسیگە داعش سلاح نینە نەگە داعش نا قواتەکە هەندە مازن قام نەشێنێ مسئولیت ما عنی نزار چه سلاح بمانوی نه که هنگی داعش نه چه که دم مازن که خب اصلا یه پشمرگه بگیرید آن نگیرید نه دم مازن داعش جام امیلیت دی چهار بیا شویدی تو که امیلیت سلاح ما بینید هک مسئول محلی بید هک رئیس محلی بید امیلیت سلاح ما بینید یعنی مشکل سلاحیه کاک راجبه مشکل سلاحیه بله مشکلات اون ما که بس سلاح ما میروف نده اما ببرد سلاح بینه عم رادع على الوجه ومثل عملنا رادع ولا بتنجي داعش بينا مبتنه يعني سلاحانينا وهي سلاحنا بل سلاح كامل سلاح تاني شاب تبان يجي تبان قد شرط كويت عبيد قطعناك بله باغ كايك رجب جو عم الرادع في قبان هيبت كان مسؤولية ناس سلاح ما بيناويله نامروا بيناويله أصلا دشينج صد داعش كلام داعش قندرك عربة يلي قريت حتى ولا کاک ڕەجەب میدارین سەرنجەتە گەشت بیت وەکو توت بێژیوە پێ بیپسی لە حەیە وەکو پێشمەرگێک بەڵێ کێمان لەگەلە کاک هەردی ئەم کاتۆ باش سەر چاوم هەردی لەگەڵە بەڕێزم لە بەختیاریەوە خۆشحاڵین کاک هەردی بەڕێزم بە نسبەت دزوتنەوەی گۆڕانەوە بەڵێ بە نسبەت دزوتنەوەی گۆڕانەوە دوێنێ وەسیلی دارایی لای خۆیان نەبوو هەنوو مەعاش زۆرە و وایە و ئەبێ خەڵک خۆی چشی بانکی پێ بێت و چێ پارەکەی خۆی وەرگێت و ئێستا وەریان گرتووە لەم مەعاش نییە و پارە قەرزارین و نازانم کەس لەوە تێناگا بەڵێ داوا لە عەلی حەمەد ساڵحی ژەکەم وەک پەرلەمانتارێک کە دەمی زۆر گەرم بۆی واگەین وەک ئەو پێشمەکانم چن چەگەڵ گرێ و بچێتە ئەو جەنگەوە سیروان لە دوکانەوە شیروان بەڵێ کاک سیروان باش کاکەکان سپاس کاک سیروانە پێشتریش پەیوەندی کردووە فەرموو شیروان سیروان لە دوکان کاکە ش ئان س سیروان تکایە بە کۆنتڕۆل کاک سیروان پێشتریش پەیوەندی کردووە دەنگی غەریب نییە فەرموو کاک سیروان بەڵە بەقیکەم بۆ درێژکەوە من بە نسبەت ئەنجومەنی پارێزگای هەولێرە قسانەکەم کاکەکانجیان بەڵێ چاوت خۆش بێ ئاخوا ئەرەی مەعارەزە و کاتی خۆی کە مەعارەزە بوون برادرانی یەکێتیش ئێستا داوای پۆز دەکەن لە هەولێر بەڵام لە سلێمانی کاکەکاری بەڕێز ئەوان لە ناو ماڵی خۆیان ڕێ بکەون ئەنجا داوای پۆز لە هەولێر بکەن لە هەولێر زۆر دەڕێت ئێشی ئێستا خەڵکی سلێمانی کلەی لەو حیزبانەیە کە ناتوان لەسەر پۆش شەڕیانە کاکەکار وتی ئەوە بەس کان لێەکەم بۆم درێژکەرەوە کاکەکاتیان بەڵێ فەرموو قسە بکە فەرموو چاوت ما بکەم بە نسبەت ئەوەی کە ئێستا داوای پۆز دەکەن دەڵێن وەڵام کردین و با ئەوان بچن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە 3 مانگە درێژ بۆتەوە ناتوان کەشبێن قەناعەتیش نییە مانگەشتی تریش ئەو ئەنجومەنێک بە نسبەت چێشکەوە کاکەکان ئەگەر ڕێت پێم نەبوو بە نسبەت گۆڕانە و کاتی خۆی ئەگەر وەزیری دارایی بەدەست ئێمە بێ دنیا ئەوالێ دەکەین فەرم ئەو وەزیری دارایی وەرگرت کەسا دەڵە وڵایەن بەخاڵی ئەی بۆ وەریان گرت تا وەریان نەگرت کاکەجیان ئەگەر وا دەزانن
بەڵێ کاکی سیروان مەسەلەی تەشکیلکردنی ئیداراتی مەحەلی لە کوردستان ئەوەیەکێکە لە ئیشکالە گەورەکانە مە حەقیقەتێکە خەڵکی کوردستان نەزانێ حکوومەت یاریمی کوردستان تا تەشکیل کرا ڕیکۆردێکی جیهانیشکان ڕیکۆردێکی جیهانیشکان لە سەراسی دنیا دووەمە دزان دوام وڵات بوو کە ئەو هەندە ڕۆژ 200 شتێک ڕۆژ تا حکوومەتێکی تەشکیل کرا ئیداراتی مەحەلی حکوومەتە خواجەیەکان کە بە پێی سەقاقاتی هەڵبژاردن خەڵکی دەنگی داوا کە هەموویان تیا بەشدار بن بێگومان لەوەشە گلەی هەبوو ئەوەی هەولێر چوون تەشکیل کرا و لایەنەکانی تر گلەی هەبوو ئەوەی دۆک لە سلێمانی شایستە تەشکیل نەبووە ئیداراتی مەحەلی بوو تەشکیل نابێ بەڕێزان ئەمە گلەی خەڵکە تاسی لە کاروباری خەڵکێکە ئایا مەسەلەوەیە هەر کەسێک ئەوێ دەبێ من هەموو شتێک بم هەنی بوو تەنازەڵاتی لایەنە سیاسیەکان نییە لەسەرەوەی کە خزمەتی خەڵک بکە خزمەتی خەڵک لەلایەنمە بەس بێ نای کێ زیاتر بەرپرسەراتی هەبێ زیاتر کۆنتڕۆلی دام و دەستگاکان بکە ئەمە ڕەوشێکە لە کوردستانە هەموو کاتێ دووبارە بێتەوە کارزان کای کارزان لە جەلەولاوە باشی ڕۆحەکەم ئەم کاتەوە باش سەرچاوم کای کارزان کاکە ژیان من پێشمەرگەم کارزان کەریم مەحموود لە جەلەولاوە پەیوەندی پێوەکەم بۆ خوشکە بەڕێزەکە لە هەولێرەوە پێویستن بەڵێ زۆر ڕاستەکات و ئەو ڕۆژە من خۆم گەڕامەتەوە لە جەلەولا لاماوە لە بەزیخانەی نزیکی ماڵەوەیە پێم وتووە تۆزێ بەزینەوە کاردنی ئەڵم کاردم وەرنەگرتووە ئێستا لە وازباتومەتەوە ئەڵێ مشکلی خۆتەوە بەزینە ناینێ ئەنی تۆ یەکێکی لەو کەسان نەبووی کە ئەو خاتوونە باسی کرد والله من نازانم من لە سلێمانی ئەڵێ لە هەولێر ئەڵێ من لە هەولێرنی من لە سلێمانیەوەم بەس ئەنی کە تۆ چووی بۆ بەنزینخانە چی پێتوت بۆ ئەکە توی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بەزینمەوە نەمابوو مەگەر تۆزێ یارمەتیم بن تۆزێ بەزینم بنێ تا گەمە ماڵەوە وتی ئەی کار دەکەوتم من لە جەلەولا هاتوومەتەوە ڕاکەمەوە لە دەوام بووم کاردم وەرنەگرتووە جوان لە پێشمەرگە نیە ئەوان خەڵکی سلێمانی لەگەڵ ڕێز ماخۆم خەڵکی سلێمانیم هیچ ئەوە ناکەن پێشمەرگە بەڵێ کاکەرزەمە لەسەر ئەساسی تاکە کەسیە ئەنی ئەمە شتێکی نزبیە لەوانەیە کەم تا زۆر لە ناوچەکان هەبێ بەڵام تاشان گرنگە بەرزان ڕێز لە پێشمەرگە بگرێت کە پێشمەرگە بێگومان ئێستا لە جەپەیە و وڵاتە پارێزێ تاشان گرنگە جیاوازیە بێ هاتووتە ماڵەوە ئیتر مەسەلەی بنزین و حتا لە دەم و دەستگا حکومیەکانیشی شوکاریان زووتر بەڕێ بکرێت لەبەرەوە پێشمەرگە تاکێکی ماندوونە ناسە و بێگومان وەکو هەمووتان نەزانن ئەم وڵاتە پارێزێ هەمومان کاک عەلی لە هەولێرەوە ئەو کار باش کاکە دەستخۆشی بەنامەکەت لێ یەکەم سەرچاوم فەرموو کاکە کار من وەکو پێشمەرگێ یعنی داوا لە هەموو حیزبەکانەکەم چی مزایدەی سیاسی بە پێشمەرگەوە نەکەن هەموویان نازانن پێشمەرگە چی ئەوێ و چی ناوێ و لە چه حاڵەتێکدایە ئێمە لە بەرەکانی جەنگ کە لە بەرەکانی جەنگی لە هەموو ڕێیەکەوە کەم و کوردیمان هەیە لە ڕووی جێگاوە لە ڕووی چەکەوە لە ڕووی فیشەکەوە لە ڕووی جلوبەرگەوە جارێ باسی هەرموو چەمەکە یعنی پێشمەرگە یعنی ئەوەندە یعنی ناوی پێشمەرگە سو کردووە ئەوەندە باس پێشمەرگە کرێت یعنی من تێناکەم هەموو بەرپرسەکان هەتا سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و وەزیری پێشمەرگە و هەموو وەزیرەکان هەموو حیزبەکان باس پێشمەرگەکەن بەڵام کە هیچ بۆ پێشمەرگە ناکرێت با هەر باسی یەکەم باشە چونکە ئایا وەکو پێشمەرگەیە کاکەری وەکو پێشمەرگەیەک ئەوانێ ئەو هەموو قسانی لەسەر چاشاگرێت لە دەستگاکانی ڕاگەاندنەکرێ لە ئەردیواقا لە ئەردیواقا جێبەجێکرێت لە بەرامبەر خزمەتکردنیەوە کە خزمەتیەوە بکرێت کاتەکەم بۆ درێژکەوە کاکە واقعیدا هیچ شتێک بۆ پێشمەرگە ناکرێت نەک لە ڕووی مووچەوە کاکەکار ئەوە لە ڕووی مووچەوە لێرە هەیدانێک مووچەمان کەمە مشکلێ نییە بەڵام کە پێشمەرگە سەبەرێکانی جەنگ پێویستی بە جلوبەرگە پێویستی بە جێگا پێویستی بە فشەکە پێویستی بە چەکە ئێمە لە هەموو شتێک بێبەرینە لە بەڵێ کاکە هیوادارن سەرنجی جوتە گەشت بێ هیوادارین بەڕێزان هیوادارین دەنگی خەڵکی کوردستان لە زاخەوە تا خانەقین وەکو ئێوە ئەبینە ڕۆژانە لێرە پەیوەندیەکەن خەڵک بەشێکیان گلەی هەیە بەشێکیان تەبەنیێندێک ئاراسایەکیان بەشێکیانی شەرخنیان هەیە بە هەموو لایەنەکەوە بە هەموو ئاراسەکانەوە هیوادارین سەرنجی خەڵک بەلایەنی بەرپرس گەیشت بێت ئەو لایەنە کە ئەوان پرسیارەکانی سەرنجەکانی خۆیان ڕوبەڕووی ئەوان کردەوە بێگومان خەڵک لەبەرەوە پەیوەندیەکە بۆ ئەوەی سەرنجیان بگە قسەیان بگە تێبینیەکانیان بگە پرسەر و ڕخنەیان بگە ئێمە هیوادارین لایەنە پەیوەنددارەکان فعلا جێدا خەڵک بێ و بەرسەویشیانە بێ بۆ خەڵک لەبەرەوە خەڵک پێکهێنەری سەرەکی وڵات پێکهێنەری سەرەکی هەموو جمگەکانیان وڵاتە ئەوانیش بە دەنگی خەڵک نوێنەراتی خەڵکێکیان و لەوێ بەرپرسن ئەمی بیدارین سەرنجە خەڵکی کوردستانی بەتەبای گەشت گەلو گەلێمە لەوی وڵاتی چ دەبێ خواستەوان چییە داخوازیێتوان چنە ئەو حەزیکەن چه هەبیت داخوازیانش بەرپرسان چی هەگەرنگەژی بەرپرس جەبامدەن ئیترە بەژی سەر ئیرادە و هێزا بەرپرسەمین گۆداریە خەڵکی خوات کێن کە خەڵکی چ دەبێت چنە گەلو بەرسەباوانتن ئیرادە هەیە بچنە ناو خەڵکیخە ئان نە حتا سوبەر فێرە جارەکە دن خزمەتەوات کێم گەرمی بێگومان هەر شاد بن